بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری سێمم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە ناو ستۆدیۆیەکەم. هەڵبەت لە ماوەی ڕابردوودا کۆتایی بە دەسەڵاتی بنەماڵەی ئەسەتێنرا لە سووریا، بەڵام ئێستا پەردە لەسەر دیمەنێکی نوێی سیاسی لە سووریا هەڵدراوەتەوە. هەڵبەت چاودێرانی سیاسی پێیان وایە کۆتایی هاتنی ئەسەد کاریگەریە بێت لەسەر ڕەوشی سووریا بە شێوەیەکی گشتی خۆشگوزەرانی و دیموکراسیەت بۆ هاوڵاتیان ئەگەڕێتەوە بۆ چوونێکی کەشەیە لە بەرامبەردا کە هێشتا زووە بڕیار لەسەر ئەوە بدرێت ئایا پێکاتەکان لایەنە سیاسیەکان یاخود ئەتوانن جڵەوی دەسەڵات بە شێوەیەکی گشتگیر بگرنە دەست و کۆتایی با زوڵم و زۆڵداری بێنرێت لە سووریا. بە سوپاسەوە ئێمە بە دیاریکراوی باس لە پێگەی کورد دەکەین لە سووریا لەم قۆناغەدا. وەک ئاماژەم پێ بە سوپاسەوە بەڕێز فەخرەدین محەممەدم لەگەڵایە چاودێری سیاسی. کاک فەخرەدین بەخێر بێت، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس. کاک فەخرەدین، چەند هەفتەیەکە کۆتایی بە ڕژێمی بەشار ئەسەد ماوە. کورد لەکوێی ئەم دیمەنە سیاسەدایە؟ دەستان خۆش، بانیتان باش. هەڵبەتە گۆڕانکاریەکانی ناو سووریا و ئەوانش کە لە وڵاتانی دەوروبەری ئێمە ڕۆدەن زۆر بەداخەوە بەرئەنجامی گۆڕانکاری ناوخۆی وڵاتان خۆیان نین و کۆمەلگای ئەم وڵاتانە خۆیان بە جۆرێک پێنەگەیشتیان پرۆسە سیاسیەکە لە وڵاتانەی ئێمە لە دوای زەنجی جیهانی یەکەمەوە کە دەوڵەت لە منتیقەیە بەخواستی ئیمپریالیزم دروستکراوە بەبێ ڕەچاوکردنی خواستی خەڵکو و پێگەیشتنی ئاستی کۆمەلگاکان بۆ دروستکردنی دەوڵەت نەتەوە جارێک تریش لە دوای سەدەیەک لە گۆڕانکاریی جەزری لە منتیقەی ئێمە ئەم گۆڕانکاریە بنەڕەتی لەم قۆناغە شاڕوویدا ئەم جارەشیان خواستی کۆمەلگاکان و پرۆسی پێگەیشتنی کۆمەلگاکان بۆ گۆڕانکاری لە مۆدێلی سیاسی ئەمە بەرەنجامی ئەم ڕووداوانە نییە. ئەم گۆڕانکاریە جەزری و ڕیشەی و لەسەرخۆی کۆمەلگاکان خۆیان نین سیستەمی دیکتاتۆریەتی بنەماڵەیە و تاکحیزبی و مەسەبی فڕێدەن و لە جێ سیستەمێک دروستکەن. سیستەمەکە بەرئەنجامی خواست و پێداویستی کۆمەلگا فرەچەشنەکانی ئەم کۆمەلگا وڵاتانی ئێمە بێت. گۆڕانکاریەکانی سووریا هەروەکو گۆڕانکاریەکانی عێراق و هەروەکو گۆڕانکاری وڵاتانی تری عەرەبی گۆڕانکاریە بە شێوازێک حرەکەیەکی چەکداری و ئایدەلۆژی و بە پاڵپشتی وڵاتانی ئیقلیمی و جۆرێک لە ئیتیفاقاتی نێودەوڵەتی گۆڕانکاریەک لە سیستەمی سیاسی لە سووریا کراوە. ئەم گۆڕانکاریە وەکو ئاماژەم پێکرد لەبەرەوەی بەرئەنجامی خواست و گۆڕانکاری و داواکاری و پێگەیشتنی کۆمەلگای سووری خۆی نیە بە هەموو جیاوازیەکانەوە. من بۆ خۆم تەسەور ناکەم ئەو جێگای ئومێدە بێ و بتوانێت زوڵم و زۆرداری سەدەیەکی ڕابردوو حکمی بەعس و حکمی بنەماڵە و حکمی مەسەویەک لە سووریا کە پایماڵکردنی جیاوازیەکان بوو ئەم مۆدێلێکی ئەلتەرناتیڤیان ئەلتەرناتیڤێکی دروستی گونجاوی سەردەمی دیموکراسی مەدەنی بێت. لەبەرەوەی ئەم حرەکەی کە هاتووە حرەکەیکی سەرەتا چەکداریە، ئەنجا ئایدەلۆژیە، ئەنجا مەسهەبیە، ئەنجا دینیە. ئەگەر سەرەتاکانیان هەندێک لە گوتارەکانیش ئەوە بێ کە گوایە ڕەچاوی پێکاتەکانی خەڵکی سووریا دەکات، یەکێک لە چمکە هەرەیە قێزون و ناشرینەکانی وڵاتانی ئەم منتیقەیەمە بابەتی مەسەلەی هەمووان وەکو یەکیان هاوڵاتی بوون یان تێپەڕاندنی دۆخی جیاوازە ئەتینچیەکانە. ئەمەی کە ئێستا برادەرەش ئەحمەد شەرعیشکە ئەڵێ گەلی سووریا بە هەموو پێکاتەکانی بەشێکن لە دەوڵەتی سووریا ئێمە دژی جیاوازین و ئێمە دژی سیستەمی تەنانەت فیدرالین کە سیستەمی فدرالی بۆ وڵاتانی فرەچەشن یەکێکە لە چارەسەرە هەرەیە معقول و گونجا و مۆدرن و دیموکراسیەکان بۆ پێکەوە ژیانی جیاوازەکان بۆ لەدنەبوونی جوگرافیا. تو کاتێک لەدنەبوونی جوگرافیا دەوێت ئەبێت لەدبوونی دەسەڵاتت بوێت. لەدبوونی دەسەڵات تەقسیمی دەسەڵات بریتە لە سیستەمی فدرالی یاخ نەوعێکی تر لە تەقسیماتی دەسەڵات. بۆیە بەڕاستی من بۆ خۆم بڕوا ناکەم بەوەی دەرفەت لە دیمەشقەوە لەژێر کاریگەری وڵاتانی ئەقلیم و ئەو حرەکە ئایدەلۆژیکە هەیە بڕەخسێ بۆ ئەوەی کۆمەلگای سووری و کورد بەتایبەت لەناو ئەم سەردەمە نوێیە تعبیر لە خۆی کایان ببێ بە بەشێک لەم دەسەڵاتە دەمێنێتەوە کورد خۆی چییە لەمەیە، کورد خۆی چ کاریگەریەک دروستەکات. دیارە بێگومان وجودی کورد لە ڕۆژاوی کوردستان و لە باشووریش پەیوەستە بە هاوکاری یان یارمەتیدەر یان لەباری فاکتەرە دەولەتەکان بە خۆشی ئەساسە لە مەوزوعە. دیارە فاکتەری دەولی تا ئەم چرکە ساتە بە جۆرێک لە جۆرەکان ملائمە بۆ هاوکاریکردنی. کاک فەخرەدین ئێمە دواتر باسی ڕۆڵی کورد دەکەینەوە بە تایبەتی لە ڕۆژئاوا. من
باسی وڵاتانی قلیمیت کرد هەردووە بە دوای ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد حکوومەتی عێراق ڕێوشێنی ئەمنی توندی گرتە بە تایبەتی لە ناوچە سنووریەکان تەنانەت چەند ڕۆژە پێش ئێستا سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق سەردانی دیمەشقی کردو لەگەڵ ئەحمەد شەرع کۆبەوە عێراق ترسی ئەوەی نییە ڕوودا و پێشاتە سیاسیەکانی دوای ئەسەد کاریگەری هەبێ بۆ سەر عێراق ترسی عێراق کاریگەری عێراق ئەژندای عێراق بۆ سووریا زۆرێکە و ترس و کاریگەری و هەژمونی تورکیا زۆرێکی ترە چێم دوو وڵاتە بە نەوعێک لە ناوەکان کاریگەریان هەیە ئیسرائیل لەولا عێراق ئەوەندەی مەترسی هەیە لەوەی کە حرەکەی سونی جیهادی لە سنوورەکانی سووریاوە داخلی دەوڵەتی عێراق ببێ بە مەترسی لە سەر دەسەڵاتی شیعە لە عێراقا کەمتر لەوە بەوە ڕادەگا کاریگەری لەسەر سیستەمی سیاسی داهاتوی سووریا دروستکە یان بەربەست بێ لە بەردەم کورد بۆ ئەوی لە سووریا نەگا بە دەسەڵاتیان مەسەلا نەگا بە خواستەخانی خۆی بۆیە بابەتی عێراق و کاریگەری عێراق هەوڵە عێراق هەوڵە لە بەرگرتن بە مەترسی بەڵام کێشەی هەرە گەورە تورکیایە کە بەڕاستی تورکیا یەکێ لە وڵاتە هەرێ کاریگەرەکانی سیستەمی ئێستای دۆخی ئێستای سووریایە و بە زۆرێک لە جۆرەکان ئاڵێن سووریان تەسلیمی تورکیا کردو لە بەرامبەر جێگرەوەی ئێرانە بەڕای تۆ لە ڕووی هەژمونەوە بە زۆرێک لە جۆرەکان لەبەرەوەی تورکیا ئێران یاریەکانی ئێران لە دەوروبەر چەندە ڕەنگە لە بنەڕەتاوە قەناعەتی ئەساسی بۆ ڕۆڵی ئێران لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەنگە مەسەلەن شتی ئەوەندەی شتەکان لە جێر پەردەیە کەمتر لەسەر پەردەبی لە ڕووکەشاوێ بەڵام دیسان ئەو کاریگەریە بەرچاوی کە ئێران لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بوو لە ڕێی گروپە چەکدارەکانیەوە کاریگەریەک بوو بۆ ئیسرائیل کاریگەریەکی نوع ئەمە کێشە دروستکردنی کێشە بوو لێدان لە بەرژۆندەکانی ئەمریکا لە دەریای سوور و لە کۆلەی منەوە بەڵام بابەتی ئێستای تورکیا کە هاتوۆتە ناو معادلەکەەوە بە نەوعیشی تر وە ئەم هێزە دۆستانی تورکیا کە ئێستا لە سووریا حاکمنیان دەسەڵاتیان بە شێوەژی ڕاگوزەر لە دەستایە بە تەشید ئێستا تورکیا هەژمون و ڕۆڵێکی هەرێ گەوری لە سووریا هەیە بەرامبەر بە هەموو عرب تورکیا ڕەنگە زیاتر لە هەژمونی لە سووریا هەبێ و ئەمریکاش بە نەوعێک لە ناوەکان لە ڕێگای کوردەوە توانین بڵێن زیاتر کاریگەری یان وجودی لە ناو خاچی سووریایە هەیە بەڵێ کافەخەتین جیاواز لە هەژمونی تورکیا لە سووریا گەڕانەوە سەر عێراق هەڵبەت لە دوای پرۆسی ئازادی لە دوای 2023ەوە عێراق تا ئێستا تووشی دەیان گرفت بۆ لەسەر ئاسی ناخۆ هەڵبەت بەهۆی بوونی پێکاتی جیاواز میلیشیا ئەمە ئەگەر پرشی بەر عێراق بکەوێت چ کاریگەریەکی بێت لەسەر داهاتووی عێراق بە شێوەیەکی گشتی کافەخەدین خۆی ئەگەر لە حالەتێک بۆ ئەوە چییە لە حالەتێکە دەسەڵاتی سووریا بە تەواوی لە ژێر دەستی ئەم هێزە ئیسلامیە سونیانە جێگیر بێ و بتوانن تەصفیەی مەسەلەن عەلەوی و هێزە شیعەکان و یان ڕۆڵی رووسیا و ئێران لە ناو سووریا بکەن بە تەشید سروشتی ئەم وڵاتانەی ئێمە لەم دەوروبەرەوەیە هەمیشە تەزدیری کێشەکانی ناوخۆیانیان هەژ زۆرێک لە بیرکردنەوەی تۆتالیتاریزمە ینی خستنە دەرەوەی ئەو مۆدیلەی خۆیان لەبەرەوەی مۆدیلەی کە دروستێکن هەمیشە مۆدیلێکی خوازراوی ناو کۆمەڵگاکان نییە بۆ ئەوەی بە زۆرێک لە زۆرەکان ئیداری ناوخۆیان بەهێزکەن لە دەرەوە کێشە دروستەکەن وەکو ئێستا لە تورکیایە عێراق مەترسی لەمە هەیە ئەگە سووریا ببێتە وڵاتێکی بەهێزی سونی لە دراوسەیە و حرەکەت جیهادیەکان لەوێ جێگیر بن وەکو پێشتر مەسەلەن لێرە بۆ ئەوێ ئەم هاتوچۆیە هەبووە عێراق تا ئێستا سیستەمەکەی سیستەمێکی شلۆقە و شیعە ڕاستە دەسەڵاتی بەدەیان گرفت بەرۆکی سیستەمی سیاسەکەی شلۆقە سیستەمی داریەکەی شلۆقە ئەم عێراقا ینی یەک شێوازی بیرکردنەوە لێرە یا ئەبێت دەسەڵاتێکی توندی مرکزی بەهێسە بێ یا ئەم جۆرە شلۆقی و شەڵژان و فەوزایە هەبێت لە نێوانی فەوزا و شلۆقی و دیکتاتۆریەتە سیستەمێکی تر هەیە سیستەمێکی جێگیری دموکراسی پرشێک بەر عێراق بکەوێ من تەسەوڕ ناکەم لەم قۆناغی ئێستا و لە نزیکا ئەگەر عێراق یەک گریمانەی زۆر بەهێزە ئەگەر عێراق بتوانێت بە نەوعێک لە ناوەکان جڵەوی هێزە میلیشیا و چەکدارەکانی لە دەرەوەی دەوڵات و ئەوانش لە سوازەوەی حەشدی شەوعیە کە حەشدی شەعبی بەشێکە لە منزومەی ئەمنی عێراقی ئەگەر ئەمانە بەم شێوازە ئێستا کێشە دروستکەن و ئەم فرەتوێخایە لە عێراقا هەبێ و حەشدی شەعبی و گروپە چەکدارەکان بە بەردەوام هەڕەشە لە بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا بکەن و بەم زۆرە توندە مەسەلەن هێزی مەزهەبەگرا و دینی دیمەنیان مەشهدە سیاسەکەی عێراق کاریگەریان بەسەرەوە هەبێ عێراق تووشی کێشە بێ بە بێگومان بەڵام دەبێت عێراقیەکان و ئەوانەی ئێستا لە تورکی دەسەڵاتن لە عێراق بە باشی بیریان لەمە کرد بێتەوە هەر وەکو ترام لە ڕۆژانە مەسەلەن پامێشی ناردووە محمود مەشەدانیش بە ئاشکرا باسی کرد بۆ سوودانیش ئەزانێ ئەگەر ئەوان جڵەوی یان سنوورێک بۆ ئەم جم و زۆڵانەی میلیشیاکانی چەکدار دروست نەکەن ئەو بەڕاستی مەترسی بۆ ئایندی عێراق جاوەک خۆت ئاماژەت پیاوتت کە ئەوان ئەگەر بە باشی بیر بکەنەوە من لێرە پرسیاریشکەم بۆ دروست ئاساییکردنەوە یاخود فراوانکردنی یاخود پتەوکردنی پەیوەندیەکانی دیمەشق و بەغداد لە ڕۆژانی داهاتوە ئەمە تا چەند
لە بەرژەوەندی حکوومەتی عێراق بێت وەکو هەڵبەت ڕۆ دیبلۆماسیەکەی بەتاشید خۆ ئەم دوو وڵاتی داوسێن و کۆمەڵێک وێکچوو هەیە لە نێوانیان و کۆمەڵی بەرژەوەندی شەیەوە بەتاچید هاوسنورن بۆیە ئەبێت عیلاقاتێکی هاوسەنگ دروست بکرێ بەڵام ئایا ئەم دوو تەوەجوهە ئەم دوو مەوجەی دەسەڵات ئەمەی لە عێراقا هێزی دوو ئاراستی جیاواز ئێستا دوو ئاراستەیە دوو بیرکردنەوەی جیاواز هێزێکی شیعی دینی لە عێراقا بەداخەوەی هێزی شیعی علمانی دیموکراسی لە عێراقا حاکم نییە ئەوانەی لە پشتی پەردەوە ئێستا سوودانی و هەر کەسێکی کە ئاراستا ئەکەن و گوشاری لە یەکەن و ڕایدەپەڕێنیشەکان کۆمەڵێک هێزی دینی شیعی مەسەبین و بەڕاستی ئەمەش کە لە سووریا تا ئێستا ئەگوزارەوە پیان وایە دوای 3 ساڵێکە دەستور و دوای 4 ساڵێکە هەڵبژاردن و وهێنانی کۆمەڵە خەڵکی جیهادی و سەلەفی و پۆستی سەربازی و ئەمنی و دواتریش مەسەلەن هەتا ئاستی حکمی ئەمانشیان پێبەخشن کەواتە ئەمەی لە ئێستا لە مەشهدەکەیان لە سووریا ئەبینرێ هێزگەلێک گروپگەلێک چەند کارکتەرێکی مەذهبی سنی ئیسلامین و لە بەرامبەر عێراق چەند ئەکتەر و کارکتەرێکی شیعی ئیسلامی بەڕاستی دینین ئەم دوو تەوەجوها بە بەردەوام پێکە ئاشێشن هەرگیز ناتوانن بیرکردنەوەی ئەم هێزگەلە بیرکردنەوەی پێکەوە گونجان و پێکەوە هەڵکردن نیە بیرکردنەوەی پێکدا کێشانە بۆی بەڕاستی ئەکرێ مەسەرەن لەژێر زەختی دووەلی و لەژێر ئیدارەدانی بەرژەوەندیەکان وایان لێ بکات زۆرێک لە عیلاقاتی هاوسەنجیان هەبێ بەڵام بابەتەوەی دروستکردنی عیلاقاتی استراتیژی چی بەڕاستی وای لێ هات بابەتی نەتەوەی بوونیش پرسی ناسیۆنالیزمیش لە نێوان وڵاتی استراتیژیەوە یا پەیوەندی دیبلۆماسی و عێراق ئەتوانێت خۆی بەدوور بگرێت ئەتوانێت بۆچی نایە مەسەلەن تورکیا ئێران دوو وڵاتی هاوسنووری یەکن و هەرێکی زۆرێک لە سیستەمەکانیشیان جیاوازە و مەسەبەکانیشیان جیاوازە پێکەوەشتوانیوانە هەڵبکەنەوە بەشێکش لەسەر مەسلحەتی کورد و لەسەر چارەنووسی کورد توانیوانە هاوسەنجی دروستکەن دەکرێت عێراق و سووریاش پێکەوە بتوانن هاوسەنجێک لە عێراقاتی دیبلۆماسی و حتا بازرگانی و علاقاتی تر دروستکەن بەڵام دەبێت لە عێراقیشە گروپە شیعە چەکدارە میلیشیاکان سنووردار بکرێن دەسەڵاتیان نێمنێت دەوڵەتی موسسات دروستکرێت و دەکرێت لە سووریاش بە کاریگەری وڵاتانی نێوەندەکانی نێودەوڵەتی و هەتا جامیعەی عەرەبیش ئەم نەهجە توندڕەوی نەهجی توندڕەوی لە حرەکەتی چەکداری و لە ئۆپۆزیسیۆنی دەکرێت ئیدارە بدرێ بەڵام کاتێک کە دەوڵەت بەڕێوەیە بێت دەوڵەت یەک دنیا بەرژەوەندی جیاواز و کۆمەلگای جیاواز و ئیتیجاهی جیاوازی تایە ئەم پلۆرالیزمە نەتەوەی و سیاسە ناتوانێت لێژێر ئیتیجاهێکی مەسەبی دینی بەڕێوەبرێت بۆیە دەکرێت گۆڕانکاری ڕوودا بەڵام گۆڕانکاریانەش قرسم بەڵێ کاک فەخرەدین بۆی عێراق بێتە یاریزانێکی باش لە گۆڕەپانەکەیە تا چەند پێویستی بە کۆمەک و هاوکاری ئیدارەی واشنگتن هەیە بە تایبەت ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ کە بڕیارە لەوادێکی نزیکا دەست بەکار بێ من تەسەورەکەم عێراق بەبێ واشنگتن بەبێ هاوکاری کۆمەکی ئەمریکی و ئەوروپی و ڕۆژئاوایی ژیان تێدا قورسە بێت لەبەرەوەی لە عێراق هەموو کاتێک دۆخێکەیە بۆ تەقینەوە ئامادەیە دۆخی ناوخۆی عێراق ئامادەیە بۆ تەقینەوە لەبەرەوەی هەم وڵاتانی ئیقلیم هەرگیز حەز بۆ ناکەن لە عێراق سیستەمێکی جێگیری ئارامی سەقامگیر هەبێ و پێکەوەژیانێکی ئاشتیانە لە وڵاتە بێت کە خۆشی لە نەهج و بیرکردنەوەی قیادەکانی ئەم وڵاتەشە ئەم جۆرە لە بیرکردنەوە مەوجود نیە لەبەرەوە بوونی ئەمریکا ڕاگررتنی تەوازونە لە نێوان پێکاتەکان و ڕێگریکردنە لە تەداخلاتی بەهێزی وڵاتانی ناوچەی بۆ ناو عێراق لەبەرەوە بەبێ ئەمریکا و بەتایبەتیش کاتێ ئەمریکا بە زەخت و بڕیاری پەرلەمان و بە دەنجی زۆری نەشیعە لە عێراق بکرێتە دەرەوە کە ئەمە کارێکی قورسە بەبێ وجودی ئەمریکا عێراق هەمیشە لە مەترسیە لەبەر دۆخە ناوخۆیەکەی کە عەقلی سیاسی ئەنزیمەی سیاسی لە عێراق کامڵ نەبوو بۆی بتوانێت ئیداری جیاوازیەکان بدا و هەمیشە گروپەکانی ناو پێکاتە جیاوازەکانی عێراقیش گروپی تائیفی و توندڕەوی و دینین ئەم توندڕەوی دینیە مەسەبیە هەرگیز خاڵێک بۆ پێکەوەژیان و بۆ یەکتربینی نابینەوە لەبەرەوە دۆخی ناوخۆی عێراق هەمیشە ئامادەیە بۆ داکێشان کاک فەخرەدین من دوا پرسیارت ئاڕاستاکەم ئەگەر بە کورتیۆڵان بیتەوە لەبەرەوەی کاتم نەماوە بۆ چوونت لە ئێستا عێراق پێویستی بەوەیە پەیوەندیەکی جددی استراتیژی لەگەڵ دیمەشق ساسپاد یاخود پەیوەندێکی پرۆتۆکۆلی کامەیان بۆ ئەوەی بەرژەوەندەکانی خۆی پارێزێت بە پڕۆی من دەبێتە پەیوەندی پرۆتۆکۆلی لەبەرەوەم دوو وڵاتە ناتوانن لە استراتیژیای گەنەوەن دوو حزبی بەعز بوون ناتوانێت پێکەوە دوو حزبی بەعسی عەرەبی بەڵام بەس بۆ پاراستنی بەرژەوەندەکانی بەرژەوەندەکانیان لەوای یەکتر بپارێزن و فاکتەری دەرەچی دەولی کاریگەرە لەسەر
ڕاگررتنی پەیوەندەکانیان بە شێوازێکی متەساوی ئەمە فاکتەری دەولی و ناوچەیە کاریگەری دروستەکە لەسەر دروستکردنی ئەم پەیوەندە درێژە پێدانە و جامیعەی عەرەبیش ئەگەر بتوانێت ڕۆڵ ببینێ لە ڕخستنی ئەم دوو وڵاتە گوایە شوناس عەرەبیە بۆیە من تەسەوڕ ناکەم مەسەرەن ئەم پێکداتی چین ناکرێت ئەم دوو دەوڵەتە توانای ئەوەیان نییە پێکابچێشن و توانێت تەزدیرکردنی ئەوشیان نەماوە مەسەرەن ئەم شۆڕش تەزدیری سوورەکە ئەو ڕانێ ئێرە بکە بۆیە ڕەنگە پەیوەندەکان پەیوەندی ئاسایی و زۆرێک لە پینەکردن بێ بەڵێ بەڕێز فەخرەتین محەممەد چاودێری سیاسی سوپاس کە ڕاستەخۆ لە سەر لەگەڵ مامۆستا کەوتوبن.